طبعا ئێمە لە شاری کەرکووک چەند قوتابخانەیەکمانەیە بە کەرەڤان دروست کراوە و چەند بینایەترمان هەیە لەنا ئەو بینایانە چەند پۆلێک دروست کراوە بە کەرەڤان و لای جەنابتان معلومە کە لە شارەکانی خواروی عێراق چەند حاڵەتێکی ئاگرکەوتنەوە کەوت لە هەندێک باڵەخانە و هەندێک بینای مەکتەب بۆیە بەهۆی ئەوەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێکی دەرکرد کە ئەو کەرەڤانانە هەڵگیرێت لە هەموو دەستگاکانی دەوڵەت بینای مەکتەبی شێکێکە لەو دەستگایانە بەڕاستی ئێمە ئەو کەرەڤانانە بۆشەیەکی زۆریان مان پڕ کردەوە ئیسفادەیەکی باشمان لیان کرد و بەڵام هەتا توانیشمان کە محاولەکەین کە هەڵی نەگرین بمێنێتەوە بەڵام بڕیارەکە زۆر بەقوت بوو لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بۆیە لە حاڵی حاضر ئێستاکە بڕیارەکەمان جێبەجێ کردو وەکو خۆی و داواشمان کردووە لە وەزارەتی پەروەردەی عێراقی و لە ئەنجومەنی محافەزەی کەرکووک کە بۆ ساڵی ئایندە لە دوای پەسەندکردنی بودجەیەکی باشمان بۆ تەرخاکەن بۆی بتوانین ئەو بینای خوێندنگایانە تەعویزکەین بە دروستکردنی پۆل یاخود دروستکردنی بینای تازە بۆی بتوانین کۆتایی بەو کێشەیە بێنین.